لەژێر چاودێری و بە ئامادەبوونی ئالان حەمەسەعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان فیستیڤاڵی تەکنەلۆجیای قوتابخانەکانی کینگ کرایەوە. لەو پرۆجێکتە بەشدار بووینە تیمان دروست کردووە. ئەم پرۆجێکتە ناوی ئانیمەیتد پیانۆیە. چۆن کار دەکات؟ کاتێک یەکێک لەو دوگمانە دادەگری دەنگی ڕاستی پیانۆیەک دەردەخات و ئەم بیرۆکەیە وا بۆمان هات. زۆر حەزمان لە میوزیک و بەشداری بوونی ئەم جۆران پرۆجێکتانەیە، بۆیە ئەوەمان دروست کردووە. بە ماوەی چەند ئەم بیرۆکەیەت تەواو کرد؟ تقریبا نیو سەعاتێک ئەوها، لەبەر ئەوەی بڕێک زۆری پێچوو، لەبەر ئەوەی ئەوانە یەکێک بە خۆمان دروستمان کردووە، بڕێکی پێچوو. یەکەم جارتە ئەو بیرۆکەی واتە بێ و بەشداری بکەی لە فیستیڤالێکی وە یان جاری تریش بەشداریت کردووە؟ یەکەم جارە لە فستیڤاڵێکی ئاوا بەشدار بووم، بەڵام پێشتر کاری وام دروست کردووە. لەگەڵ گروپەکەم یاریی و پینگ-پۆنگەیمان دروست کردووە کە هەر یاریزانێک ئارۆی کۆنتڕۆڵەکە، پاڵی کۆنتڕۆڵەکە یاریزان یەکەم بە ئارۆ یاریەکە، یاریزان دووەم بە WSA کۆنتڕۆلیەکە. هەروەکۆی بینی ئەگەر تۆپەکە بەلای تیمی شین بکەوێ خاڵێک بۆ لای تیمی سوور حسابەکرێ، ئەگەر بەلای سوور بکەوێ خاڵێک بۆ لای تیم حسابەکرێ. یەکەم جارتە بەشداری دەکەی لەو پرۆژەی یان پێشترێش بیرۆکەت هەبوو؟ نەخێر، پێشتری بیرۆکەم هەبووە، چەند جاران لە ساینس و کۆمپیوتەرش بەشدارم کردووە. ماوەی چەندی خایاند کە ئەمە تەواو کرد؟ وەڵا ڕۆژێک ڕۆژنیوەیەک. ئەم پرۆژەیە بۆ ماوەی دووسێ ڕۆژ هەر هەوڵمان دەدا دروست بکەین. ئیسفادەی ئەوەیە کە دەمچاو دەناستۆ بە وەختێکی کەم و بە سەریعی و دەتوانین لە داهاتوو باشتریش بکەین و دووسێ کەس لە جارێک باشتر بناستێتەوە. ڕۆژەکەت بۆچی بەکاردێت؟ بۆ بەکاردێ بۆ ئامێرێکی دەمچاو ناسینەوەمان دروست کردووە کە داتەبیسێکی کلاسمیتماندانەیە، ئەگەر بێتە پێش کامێرەی دەیان ناسیتەوە وێلکەم ساینێکی بەرامبەردادنێ. ئەم پرۆژەیە ماوەی چەند هەفتەیەکە خەریکین و ئەم پرۆژەی لەسەر وەرگێڕانی زمانی جەستێ بۆ نووسین. سەبارەت بەما ئێمە کامێرامان بەکارهێناوە کە بۆ مۆدێلی AI ڕاهێنراوە و هەروەها سوودی ئەم پرۆژەی ئەوەیە کە بۆ شکانی بربەستی نێوان مرۆڤەکاندایە، و هەروەها ئێمە لە تواناماندا بێت دەتوانین لە داهاتوودا بەرنامەیەکی وەها دروست بکەین کە هەموو کەسێک و لە هەموو شوێنێک بتوانێت بەکاری بهێنێت. یەکەم جارتە بەشداری ئەو فیستیڤاڵە دەکەی یان جاری تریش بەشداریت کردووە؟ یەکەمی جارمە. لە فیستیڤاڵەکەدا قوتابیان چەندین بیرۆکە و بەهرەیان بە ئامادەبووان نیشاندا. وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاسی مامۆستا و قوتابیانی کرد، توانا و بەهرەی قوتابیانی بە گرنگ زانی، هەموو پاڵپشتی و ئاسانکاریەکی خۆی بۆیان نیشاندا و هیوای سەرکەوتنی زیاتری بۆ خواستن.
بەڕاستی بەشداریمان کرد لە فیستیڤالی تەکنەلۆژیا لە قوتابخانەی کینگ لە عینکاوە. بەڕاستی زۆر سەرسام بووم بەو داهێنانانی کەوە ئەو قوتابی ئازیزانە کردویانە. هەرچەندە ئێستا تەکنەلۆژیا زۆر بەرەو پێشچووە، بەڵام خەونەکەی ئێمەش وا دیارە دێتە دیکەوە منداڵەکانی مەشگەیشتونەتە ئەو ئاستەیکەوە بتوانن ئامێرێک دروست بکەن یاخود ئەپلیکیشنێک دروست بکەن. ئەوانەی کە دیتم بەڕاستی زۆر سەرسام بووم پێی ئەو منداڵانە کە توانی بێتیان لە ڕێی تەکنەلۆژیا و لە ڕێی ئایەوە بتوانن ئەو بەرهەمانە بەدەست بێنن. ئەوە جێگای دڵخۆشیە، بەڕاستی جێگای دەستخۆشیە بۆ ئەو قوتابخانەیەش و بۆ ستافی کارژێری ئەم قوتابخانە و خاوەنەکەی، چکە زۆر گرینگە. بەڕاستی پێشتر لە زۆربەی قوتابخانەکان زیاتر گرنجیان بە زمان دەدا، بەڵام ئەوە زۆر گرینگە کەەوە ئێستا لە ڕێگای ئەو قوتابخانەیە منداڵەکانمان بگەنەوە ئاستەیکەوە لەگەڵ ڕۆژگار بڕۆن، لەگەڵ ئەو پێشکەوتنەی دنیا بڕۆن. ئەوە زۆر گرنگە، جێگای دەستخۆشیە. بەڕاستی هیوادارین کەەوە ڕۆژێک بتوانین ئێمەش هەرچەندە لە بواری هونەر زۆر گوێبیز دەبین لە ڕێی ئایەوە کە زۆر شت کراوە ڕۆحەکەی لە دەستداوە، بەڵام هیوادارین کەەوە ئێمەش وەکو قوتابیانی پەیمانگەی هونەرە جوانەکان، وەکو مامۆستایانی پەیمانگەی هونەرە جوانەکان، وەکو بەڕێوەبەرایەتیەکە بتوانین تەکنەلۆژیایەک دروست بکەین بەوەی ئەگەر هیچ نەبێ بتوانین نمایشێکی شانۆی یاخود نمایشێکی شێوەکاری یان کۆنسێرتێکی موزیک لە ڕێگای ئەو پرۆژە و ئەو زۆرە پرۆژانە بکەینەوە. ئینشاءڵڵا دەگەین بۆ ئامانجە و بێبەش نابین لەو پێشکەوتنەی کە لە دنیا هەیە. ئەوە شوا دەبینین بە چاوی خۆمان کە منداڵانمان جیلی تازەمان کەوا چۆن بەرەو پێش چووە و جێگای دەستخۆشیە دووبارە. زۆر سپاس بۆ ئێوەش. ئەو فیستیڤالێکی نەوعیە کە قوتابخانەکانی کینگ لە هەرێمی کوردستان ئەنجامیان داوە، زیاتر لە بواری تەکنۆلۆژیایە کارامایی و شارەزایی قوتابیان بە دەرەخات. و سپاس بۆ مامۆستایان و هەروەها بۆ کارژێڕیەم قوتابخانەیە بۆ قوتابی ئازیزانە. پێشم خۆشە لەسەر هەندێک لە پرۆژەکان لەگە خۆیانە بدوێن قسەیان لەگەڵا بکەن، چونکە ئەوە بۆ توانای قوتابیانی ئێمە لە هەولێری پایتەخت گرنگە. ئەمانە بنە گەنجی ئایندا ئەو پرۆژەیە ئەو بیرۆکانەی کە هەیەە لە بواری تەکنۆلۆژیا بە تایبەتیش اعتیمادکردنە سەر ئایتی و هەروەها کاری بیرۆکەی داهێنەرانەی ئەو قوتابیانە کارێکی گرنگە و دەستخۆشیان لێ. ئێمە لە بواری گۆڕینی پرۆگرامەکانی خوێندن ئێستا دەستمان پێ نەکردووە، لە سەرەتای کابینە دەستمان پێ کردووە. ئەگەر دیقەت بدەیت کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لە خاڵەکانی کە جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزار مەسرور بەرزانی ئاماژەی پێداچوونەوە و پرۆگرامەکانی خوێندن. تا ئێستا نزیکەی 500 ناونیشانی کتێب پێداچوونەوەی پیاکراوە. ئێمە لە وەزارەتی پەروەردە ناونیشانی کتێبمان زۆرە، بۆ نمونە کە دەڵێ کتێبی زانست بە بادینی، بە سۆرانی، بە عەرەبی، بە ئینگلیزی، بە تورکمانی، بە سریانی. واتە یەک کتێبە بەڵام دەبێتە 6 ناونیشان، چونکە بە 5-6 زمانی دیکە خوێنرێت. تا ئێستا نزیکی 500 ناونیشانی کتێب پێداچوونەوەی پێداکراوە. و دەمەوێت لێرەشەوە بڵێم کە ئەو پێداچوونەوەوانە بەبێ هیچ تێچوویە کراوە، کە ئەمە کارە خۆشبەختانەکەیە کە ئێمە ئەنجاممانداوە بەبێ ئەوەی هیچ گرێبەستێک لەگەڵ هیچ کۆمپانیایە بکەین بە دەستێکی نیشتیمانی، بە توانای مامۆساکانمان، بە توانای سەرپەرشتیارەکانمان، بە توانای مامۆسایانی زانکۆ پێکەوە کاری تیم ئەم کارانەمان ئەنجام داوە. و ئەگەر ئەوەمان نەکردا دەبایە مەجبور بووینە لەگەڵ کۆمپانیاکان گرێبەستی گەورە بکەین، بەڵام کۆمپانیا بیانیەکان مەبەستم، بەڵام ئێمە ئەوانەمان نەکردووە. و ئێستا لە قۆناغێکی نوێین، ئێستا لە وەزارەتی پەروەردە پلانمان داناوە ئەم پرۆگرامانەی کە گۆڕانکاریمان تیا کردوون
لەگە ستانداردە نوێیەکان گونجاندومانن و بە شێوازێکی زانستانە دانراوە پلانمان داناوە بۆی چۆن ئەکریتیشنیان بۆ وەربگرین لە مؤسساتی گەورەی عالەمی کە احتیمادی پرۆگرامە بەخشێت کە براندێکە بەخشێتە پرۆگرامەکانی خوێندن. ئێستا ئێمە لەو قۆناغین کە چۆن لەگەڵ هەندێک دامەزراوە بکەوینە گفتوگۆ بۆ ئەوەی کە ئەکریتیشن بۆ پرۆگرامەکانی خوێندن لە وەزارەتی پەروەردە وەربگرین. بەڵام بۆ هەرێمی کوردستانە دامەزراندن ناگرێتەوە ئەمەش پێمە بچێشی بۆ خۆران بۆ مامۆستایان و بۆ مامۆستایانی وانەکەشی بۆ کێشی ئەوان چی ئەجا دەکرێت زووم ئەو پرسیارە لە حکوومەتی عێراقکەن. ئەمە مامۆستای وانەبێژمان نەماوە جەنابی سەرۆکی حکوومەت 1933 مامۆستای وانەبێژی کردو دەگرێت بە سەرداهاتی ناوخۆ. بەداخەوە ئێمە دوو جار ئێمە خۆمان سەردانی بەغدامان کردو هەردوو جارەکەش لەگەڵ بەڕێسوودانی کۆبوونێتەوە بۆ گرفتی و مامۆسایانە لە ڕابردوو نەیان کرد بەڕاستی و ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی سەرۆکی حکوومەت بڕیاری بەگرێ بەزبوونی بۆ داون و لە سەرداهاتی ناوخۆ پارەیان پێ لەگە وەزارەتی دارایی بەڕاستی ئەمە قسەمان کردووە داوامان کردووە کە ئەو نووسراوی کە لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە لە دیوان دەرچووە وەکو مامۆسایانی میلاک لە کاتی خۆیان وچەکانیان پێ بدرێت ئەوانش بەڵێنی ئەویان داوە هەموو هەوڵێک بدەم بۆ ئەوەی کە ئەویشە جێبەجێ بێت. کامەران تاهر کەناڵی پەروەردەیی هەولێر.